24مین پێشانگای نێودەوڵەتی ئێران تەلێکۆم لە تارانی پایتەخت کرایەوە. ئێران تەلێکۆم کە تایبەتە بە بوارەکانی تەلەفۆن و ئینتەرنێت و تەکنۆلۆژیای زانیاری و ئابووری دیجیتاڵ بۆ ماوەی 4 ڕۆژ لە تاران و بە ئامادەبوونی زیاتر لە 160 کۆمپانیای ناوخۆیی و 50 کۆمپانیای بیانی لە وڵاتانی عێراق و سووریا و تورکیا و تورکەمەنستان و چین و چەندین وڵاتی دیکە بەڕێوەچوو. بەپێی ئامارە جیهانیەکان ئێران خاوەن پلەی 75 جیهانیە لە بواری تەکنۆلۆژیای گەیاندندا و بەرپرسانیش ئەڵێن پلانیان هەیە بە سەرمایە گوزاری زیاتر و گرنگیدان بە گەشەی ژێرخانی ئەم بوارە پلەی ئێران بەرز بکەنەوە و ببنە خاوەن پشکێکی زیاتر لە ئاست جیهانیدا. در آینده ما بتونیم انشاءالله خدمات و صادرات پلانی باشمان بۆ داهاتوو هەیە بە تایبەت بۆ گەشەپێدانی هەناردەکردی توانەکانمان چونکە لە ئاستێکی باشداین بە تایبەتی پلانی باشمان بۆ هاوکاری هاوبەش لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە لە بواری ژێرخانی گەیاندن و گەشەی بوارەکانی گەیاندن پێشکەوتنی باشمان هەبووە کە دەتوانین ئەم توانە و پێشکەوتنەی خۆمان لە هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێمان بخەینە گەڕ. تقریبا به صورت شبانه روزی دارند. لە ئێستادا گرنگیدان بە مێشکی دەستکرد و ئینتەرنێتی شتومەک و هاتوچۆی زیرەک لەو بوارانن کە وڵاتانی جیهان پلانی تایبەتیان بۆ داناوە. بەرپرسان و کارناسانی ئێرانیش پێیان وایە لە بواری سافتوەیر و تەکنۆلۆژیادا گەیشتونەتە ئاستێکی باش کە ئەتوانێت لە داهاتوودا ببێتە خاڵی براوەیان لە ئاست ناوچەیی و جیهانیدا. قدم اول شناخت ایران هست و اونچه که دستاوردهای کشور شرکت‌های هەنگاو ئامانجی یەکەم لای ئێمە ناساندنی تواناکانمان بووە بە وڵاتانی بەشدار بوو چونکە کۆمپانیا ئێرانیەکان دەستکەوتی زۆر باشیان هەبوو کۆمپانیا بیانیەکانیش بەباشی لەوە تێگەیشتون. لەم پێشانگەیەدا ئەوان دەستکەوت و توانەکانی ئێمەیان بینیوە و لە هەمان کاتیشدا ئەوان پێداویستیەکانی خۆیان بەپێی توانەکانی ئێمە باس کردووە و ئەمەش دەرفەتێکی ڕخساندووە بۆ هاوکاری و سەرمایه‌گوزاری هاوبەش. خودشون رو پرزنت میکنن و شرکت‌های خارجی رو در واقع میشناسن. بەرپرسان و بەڕێوەبەرانی ئەم پێشانگایە پێیان وایە کۆماری ئیسلامی ئێران لە بواری تەلەفۆن و ئینتەرنێت و دیجیتاڵدا گەیشتووەتە ئاستێک کە ئەتوانێت پێداویستیەکانی وڵاتانی دراوسێ و ناوچەکە دابین بکات و پێیان وایە 24مین خولی پێشانگای نێودەوڵەتی ئێران تەلێکۆم هەنگاوێکی گرنگە بۆ گەیشتن بەو ئامانجە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.